ئەنجومەنی پارێزگای هەولێر تایبەت بە خستنەڕووی پرۆژەیەک لەسەر وردەکاریەکانی کاریگەری ڤایرۆسی کۆڕۆنا لەسەر کردیابووری و کارگەڕی و تەندروستی و بارودۆخی پارێزگای هەولێر کۆبوویەوە. وەستانی زۆربەی زۆری کارگەی پیشەسازی کشتوکاڵی و کارگەی پیشەسازیەکان لەسەر ئاستی عەلی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر لە لێدوانێکیدا ڕایگەیاند ئەو پرۆژەیە بۆ بەرگەربوونەوەی لێکەوتەکانی ڤایرۆسی کۆڕۆنایە لەسەر هەردوو کەرتی کشتوکاڵ و پیشەسازی بۆ پێی ئێستا پردی پەیوەندی نێوان وڵاتان پچڕاوە و پیشەسازی پەکی کەوتووە بۆیە ڕەنگە لە داهاتوودا جیهان دووچاری کێشەی کەمی خۆراک ببێتەوە. کۆرۆنا ڤایرۆس ئەمە پرۆژەیە کە پرۆژەکە لەسەر ئاستی هەرێمی کوردستانە پێویستی بە وەرگرتنی ئەمە بنەمایەکە بۆ پرۆژەکە پێویستی بە وەرگرتنی زانیاری و داتا هەیە لە فەرمانگەی کشتوکاڵ لە فەرمانگەی پیشەسازی و هەروە لە فەرمانگەی بازرگانی بۆی ئەم داتایە کۆبکەنەوە وەزعی ئێستایی هەم کشتوکاڵ و هەم سامانی ئاژەڵ و هەم پیشەسازی بزانین ئینجا لەسەر ئەساسی ئەوە ئێمە پرۆپۆزەڵێکی جوان ئامادە بکەین کە هەم ئایتمەکانی لەخۆ بگرێ هەم ماوە لەخۆ بگرێ هەم گوژمەش لەخۆ بگرێ ئەو گوژمانێکەوە لەسەر حکومەتە و گوژمانێکەوە حکومەت ئاسانکاری وەکو داعم بۆ جوتیاران دەکا هەمووی فەرز دەکەین و جیان دەکەینەوە. لە بەشێکی دیکەی کۆبوونەوەکەدا باز لە کێشەکانی کەمیا و کارەبا لە هەولێر کرا کە هەموو ساڵێک لەگەڵ هاتنی وەرزی گەرمادا لە هەولێر کێشەی کەمی کارەبا و ئاو لە بەشێک لە گەڕەکەکان دروست دەبێت. ئەمەش نیگەرانی و ناڕەزایی لای دانیشتوانی گەڕەکە هەژارنشینەکان دروست کردووە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگاش دەڵێت بڕیارماندا بە بانگێشتی هەردوو بەڕێوەبەری گشتی دابەشکردنیا و کارەبا بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا و گفتوگۆکردن لەبارەی کێشەکانەوە. سەبارەت بە کێشەی ئاو کارەبا بە تایبەت لە وەرزی هاوینان ئێمە و کێشەیەکی هەنووکەیی نیە کێشەیەکە پێشخانێکی دوور و درێژی هەیە ئەمەش دەگەڕێتەوە بۆ کەمتەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستان و نەبوونی استراتیژ و پلانێکی گونجاو بۆ ئەوەی ئەم کێشەیە بەڕیشەیی چارەسەر بکات. ئێمە ساڵانە لەم وەرزە ڕوبەڕووی قەیرانی ئاو دەبینەوە هەروەها ڕوبەڕووی قەیرانی کارەبا دەبینەوە بۆیە پێویستە ئەم کێشەیە بەڕیشەیی چارەسەر بکرێت ناکرێت هەموو ساڵێک ئێمە لەو کە وەرزی گەرما داهات کێشەی ئاومان هەبێت یان کێشەی کارەبامان هەبێت بۆیە دەبێت بەجددی ئەم کێشەیە چارەسەر بکرێت. بەهۆی نەبوونی پلانی استراتیژی سەرهەڵدانی هەر گرفتێکی بچووک بۆ هەرێمی کوردستان دەبێتە قەیرانێکی گەورە ئەو قەیرانەش بە زۆری بەرۆکی هاوڵاتیان یاسایی و موچەخۆران دەگرێتەوە کە داهاتیان سنووردارە وەکو توێژی بەرپرسان نەبوونەتە بارگرانی و بازرگانی بەسەر سامانی گشتی وڵاتەوە بکەن. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.